کەستا بژاردەکانی بەردەم حکوومەتی هەرێم چین یعنی ئەگەر پابند نەبێت دەتوانێت بەردەوام یاخود بژاردەی خراپەیە چونکە دەی باز لە عێراق دەتوانێت ئەو بکە هێز بەکارمی عێراق دەتوانێت ئەمە بکە بژاردەی هەرە بەردەست وە گونجاو بۆ حکوومەتی هەرێم ئەوەیە کە ئێستا ئەم بڕیارە جێبەجێ بکە و نەوت تەسلیمی بەغدا بکە ئەگەر نەی کات وەکو گوتم بە هیچ شوەیەک ئەم داهاتەی ئێستا دەستی دەکەوێت دەستی ناکەوێت نەوت دەبێت بە قاچاق بفرۆشێ ئێستا بە هەرزان فرۆشی دەکا کە عێراق مانگانە بەرمیلی نەوتی لە سعری ئێستادا لە سەروی $80 بە سەروی $80 دەفرۆشێ حکوومەتی هەرێمی کوردستان نەوت لە جیهاندا بۆتە $94-95 ئەو هەر بە $25 دەگەڕێتەوە داهاتی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان لەبەرەوە ئەگەر تەسلیمی بەغدای بکەمە ئێمە کاتی خۆشمان گوتمان هەتا وەزیری نەوت هات لە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لە دەورەی پێشوو هات دانیش گوتی کاکە ئێمە زەرەرمانە بەڵام ئێمە ئامادەین هەرچی قەرزەکانی حکوومەتی هەرێمە بەرامبەر بە کۆمپانیاکان و عەقدانی پێشوو کوردێتی ئەوەش بدەینەوە بە ستێپ بای ستێپ ساڵ بە ساڵ و بە هەموو عەقدەکاندا بچینەوە و ئێمە تەحملی هەموو ئەعباکان بکەین و ئێمە مانگانەش بەشە بودجێ هەرێمی کوردستان بنێرین بەڵام مەلەفی نەوتمان تەسلیم بکەن کە نەیان کرد وەکو گوتم بۆ ئەویان بوو کە ئەگەر بە $25 بدەن بۆ ئەوان بە قازانجیان زانیوە نەک حکوومەتی عێراق بە $85 بدات کە 85ەکەیان بە زەرەر زانیوە چونکە $85 لە خزمەتی خەڵک بۆ 25 لە خزمەتی خۆیان ئێستا غازەکە شاتۆڕێتی ئەمە یەکێکە لەو مۆزوعانەکە بەفعلی ئەوەی کە تۆ باسی کرد ڕاستە ئەم مەسەلەی ڕێکەوتنی 50 ساڵیە کە ڕێکەوتنێکی شوم و ناشەفاف و تا ئێستا کەس نەیبینیوە تەنانەت خۆشیان لە ناو مەکتەبی سیاسی و سەرکردایەتی حیزبەکانی خۆشیان چەندانەیەکیان لێ بترازێ نەیان بینیوە ئەمە باشترین بەڵگەیە کە ئەمە ڕێکەوتنێکی نهێنی و زۆر مەترسیدارە بۆ سەر هەرێمی کوردستان ئەمەش هەڵدەوەشێنێتەوە و ڕێگە بۆ نادەوە بالمناسبە بە تاکید ئەمە تەسیری لەسەر هەڵوێستی وڵاتانی وەکو تورکیا ئەوانەش دەبێت و تورکیا ئامادە نین دەستبەرداری ئەو هەموو پەیوەندی و عیلاقە دیبلۆماسی و توجاری و سیاسی لەگەڵ دەوڵەتێکی وەکو عێراق لە پێناوی نەک حکوومەتی هەرێمی کوردستان لە پێناوی چەند بنەماڵەیەکی سیاسی لە هەرێمی کوردستان کە قاهەت زەنجی خۆیان دەوێت لەبەرەوە ئەوان لەمە دووە هەم کۆمپانیەکان هەم دەوڵەتەکان دەیانێت تعامل لەگەڵ دەوڵەتێک بکەن کە دەوڵەتی عێراقە و حکوومەتی هەرێمی کوردستان هەر شتێکی هەبێت دەبێت لە ڕێگەی بەغداوە نەوت بفرۆشێ و پارەش لە ڕێگەی بەغداوە بگاتە هەرێمی کوردستان و دەبێت بیدات بە موسەی خەڵکی هەرێمی کوردستان لەبەرەوە من پێم باشە ئەم بڕیارە جێبەجێ بکرێەوە باشترین بژاردەیە لە بەردەمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە نەکات لە ڕووی سیاسی لە ڕووی دارایی و لە ڕووی نێوبانجی دەوڵەتی و پەیوەندی نێودەوڵەتیش لەگەڵ کۆمپانیەکان و لەگەڵ دەوڵەتەکان زەرری گەورە دەکات حکومدارێکە خراپتر دەبێت زۆر خراپتر دەبێت کە ئێستا ئێمە زۆر پێمان خراپە ئەو کاتە زۆر کات هاوڵاتی پرسیار لێکردی گوتی سیاسەت عەقڵیان شادێ ئێستا گەر پرسیار لێ بکاتەوە چی دەڵێ ئەو لەبارەی حکومڕانی عەقڵە شادێ وەڵڵاهی ئەو برادرانە سیاسەتیان وا سووک ئیتر نازانی یعنی بەڕاستی یعنی هیچ عقلێک لە سیاست بەکار ناهێنرێ ئەو برادرە با بزانێ ینی بە عقلە بە دەرەجەیەک بەڵام شەهادەش هاوکارە بۆ ئەوەی بتوانیت کە باشتر ینی دنیای سیاست بخۆینیتەوە پێشبینی داهاتوو بکەیت